والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيكو دسين خزمت آتي جمال حفل سورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. واعلموا أن فيكم رسول الله. دیارە لە ئاەت پێشووتر ڕەب العالەمین باسی لەوە کرد کە ئەگەر فاسیقێک هەواڵێکی گرنگی لۆهینان ئەوە پێویستە پەلە نەکەن بەڵکو لەسەرە خۆ بن تەحقیقی لێ بکەن تەبەیون بکەن نەبادا لە نەتیجەدا کارێک ئەنجام بدەن بەرامبەر بە کەسانێک بەبێ ئەوەی کەوا دووربی لە ڕاستی لە نەتیجەدا پەشیمان ببنەوە. ئیتر واعلموا أن فيكم رسول الله. بزانن کەوا رسول الله لە نێوتاندایە. دیارەوە لە زەمەنی ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەنسبەت جیلی ئەصحاب خوان لێ ڕازیبی فعلا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناویاندا بووە بەجەستە و هەروها بە فەرمودەکانی کاتێکەوە قورئانی لۆدا دەبەزی و هەروە بە فەرمانی خوای گەورە ئەوەی کەوا دەیفەرموو لە سونەتەکانی خۆی کە ئەویشیان بە هەمان شێوە وەحیە لەلایەن خوای گەورەوە سوبحانه وتعالى. ئیتر لە دوای مردنیشی لە دوای وەفاتی صلی الله عليه وسلم سنەت و سیرەکەی لە نێوماندا هەتا ڕۆژە قیامەت لە بۆ هەموو جیلەکان کە لە دوای یەکتری دێن. ئیتر مەبەستەکە لێرە چییە؟ واعلموا أن فيكم رسول الله. کەواتە بزان ئەنگۆ رسول اللهتان لە نێودایە ئیتر یان بە شەخسی خۆی یان لە دوای خۆی سنەتەکەی رسول الله چی پێیە؟ پەیام و ڕیسالەی الله تعالای پێیە. کەواتە ئێوە کەسانێک نین بێ پەیام و مەنهەج و بە عاتیفە و لەسەر زەن و گومانێک ئیش بکەن. نەخێر، ئێوە خاوەن مەنهەجێکن، خاوەن شەریعەتێکن، خاوەن پەیامێکن کە لەلایەن الله تعالەوە لە ڕێگای رسول الله و پێتان گەیشتیە. واعلموا أن فيكم رسول الله. کەواتە پێویستە مسلمان بەو شێوەی تەسەڕف بکە وەکو لە سەرەتای سوورەتەکەدا فەرمووی لا تقدم بين يدي الله ورسوله. ئیتر تۆ خاوەن مەنهەجی نابی بە پێش الله تعالى و پێش پێغەمبەرەکەی بکەوی صلی الله عليه وسلم بەڵکو وەکو باسمان کرد بە دوای قورئان و سنەدا دەڕۆی ئەتوو کەسێکی بێ پێشەنگنی پێشەنگێکت هەیە رسول الله صلی الله عليه وسلم سواء کە لە ژیاندایە یاخود لە دوای وەفاتیشی کەوا سنەت و سیرەکەی و مەنهەج و شەریعەتەکەی لە دوای خۆی بەجی هێشتیە وەکو زانایان بە سەنەدی صحیح لە بۆ ئێمەیان جێڕایتەوە لێوێ دەفەرمی لەو یوطیعکم في كثير من الأمر لعنتم. ئەگەر بێت و لە زۆرێک لەو شتانێک کە ئەنگۆ اقتراح دەکەن جۆرایەلیتان بکە لعنتم. لعنتم واتە لەعانەتەوە هاتووەتە تووشی مەشەقەت دەبن، تووشی ناڕەحەتی دەبن. یان هەر لە سەبەب نزولەکەیدا وەکو معلومە کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک دەنێری لەلای بەنی مستەلق دەبەوەی کەوا زەکاتیان کۆ بکاتەوە، بەڵام کاتێکە ئەو دەچی و نزیک دەبێتەوە لە ئاوەدانی ئەوانیش دێن لە بۆی پێشوازی بکەن با بڵێن بە کۆمەڵێک دێن لە بۆ پێشوازی بکەن ئەویان بە غەڵەت حاڵی دەبی وا دەزانی هاتینە لەوەی کەوا ڕەدی زەکات بکەنەوە، لەوەی کەوا مرتد بووینەوە، لەوەی کەوا با بڵێن ڕەسوولی رسول الله بکوژن صلی الله عليه وسلم. لێ دەگەڕێتەوە و هەواڵەکەی بە غەڵەت دەگەینی و حەسەب تەسەووری خۆی. ئیتر ئەگەر بێت پێ صلی الله عليه وسلم جۆرایلی قسەکەی ئەوی بکرد بە کەوا ئەوانە هەڵگەڕاینەوە خەریک بۆ ئەمنیش بکوژن دەبووە جێیشێک ئامادە بکە و یەکسەر بەسەر ئەو قەومەدا بدە مع العلم واش نەبوو. دواتر کەوا پێ تحقیقی لێ کرد ئەوان هاتبوون لەبۆی کەوا پێشوازی لە نوێنەری پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. کەواتە وەکو زانایان دەفەرمون کاتێکەوە لەو هەواڵەدا ئەگەر پێ بەجێ ئەوانی بکرد بە ئەوە دیارە لە نەتیجەی ئەوە تووشی غەزبەیەک دەبوون، لەوانەیە چەندین سەحابە تێدا دەکوژرا و چەندین نەفەریش کە لەوان دەکوژرا ئەوانش مسلمان بووینەوە ئیتر لە نەتیجەدا هەر بە خاسارەتی ئیسلام مسلمانان تەواو دەبوو. لێ دەڵێن وەکو قاعیدەیەکی عام ئەگەر بێت و هەر قانونێک و هەر کەسێک مخالفەی ئەوەی کە پێغەمبەر هینایەتی صلی الله عليه وسلم مخالفەی ئەو شەریعەتە بکاتن لە نەتیجەدا تووشی عانەت و مەشەقەت و تووشی ناڕەحەتی دێ. لۆیە خەیری دنیا و قیامەت لەوەدایە پابند بی بە قورئان و بە سونە. بەدبەختی دنیا و قیامەت لەوەدایە، عانەت و مەشەقەت و ناڕەحەتی لەوەدایە کاتێکەوە مخالفەی پەیامی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.